سڵاوتان لەبێ خۆشەویستان لە بەرنمەیەکی تایبەت کە ئەمڕۆ جەژنی کوردستانیانەکە کات 4 ساڵ لەمەوبەر کە 4 ساڵ لەمەوبەر کوردستانیان لە 25 نوێی 2017 بڕیارێکی مێژووی درا کە ئەویش بە ئەنجامدانی ڕەفراندۆمە مێژوویەکەی باشووری کوردستان بووکە لە واقعدا هەر 4 پارچە بەشداریان کرد، سێ پارچەکەی تر لە ڕێی معنەیەوە بەشی باشووری بە پراکتیکی لە سانەوە سێ دەنگیان بە سربەخۆیی کوردستاندا ئەویش لە پای ئەو چەسانەوە زوڵمە مێژوویی کە لە کوردستانیان کرا بڕیارە مێژوویەکەی ڕەفراندۆمی کوردستان ئەنجام درا لەگەڵ کاک حەسەن جەباری وەکو چاودێری سیاسی ئەم پرسە یاخود ئەم جەژنە دەخێنەوە بەرباس و ئەوەی کە پێڵێن نەشتەرە ئەوەی کە پێڵێن هەڵسەنگاندنی 4 ساڵ لەمەوبەرە هۆکاری بە جۆرێک ئەوەی کە پێی دەڵێن کە 16 ئۆکتۆبەر هێنرا بەسەر ڕێفراندۆمە مێژوویەکە تا تو ئێمە ئەکەین لە باسێکی لە کاتێکی ینی ئەوەی کە پێویست بێ قسەباز لەگەڵ کاک حەسەن جەباری دەکەین کاک حەسەن جەباری سپاس بۆم دیمانی سپاس بۆ جنابیشتان سپاس بۆ بەڕێستان کا حەسەن چۆن ئەمڕۆ کە ئێمە دەیبینینەوە و لە دوێنێەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بە ڕۆژی عەرەفە ئەم ڕۆژیان ناوبەر و ئەم ڕۆژ جەژنی کوردستانانەکە ڕێفراندۆمە مێژوویەکی تە ئەنجام درا لە پرسیارەکەی من ئەمێ لە دوای هەر ناخۆشیەک خۆشی دێ ئەگەر ینی کە ئەمڕۆ 4 ساڵ بەسەر ئەم بۆنەیەدا تێپەڕێەوە کە ڕێفراندۆم بوو ئەمڕۆ جەژنی کوردستانیانە ئەمێ بڕۆیتە نێوبعدێکی مێژوویە چۆن ئەمڕۆ جەژنی کوردستانیانە سەرەتا بەخێر بێن خۆشحاڵم کە لە یادێکی گەورە و مەزنی و کۆڕیبراندۆم بەشدارم لەگەڵ ئێوەیە بۆی گفتوگۆیە بکەین لەسەر ئەم یادە ناوی لێبنین پیرۆز ناوی لێبنین مێژووی ناوی لێبنین خواست و ئیرادەی نەتەوەی خەڵکی کوردستان یان کوردستانیان ئەوەی لەسەر خاکی کوردستانە ژین هەمووی ڕەوایە و بە مافی خۆمانیان زین بەنسبەت ڕێفراندۆم وەکو چەم کە باسی لێ بکەین لە بەپی یاسا و بەپی دەستوری عراقیش ڕێگە پێدراوە کە ئێمە بتوانین ئیسیفتا بکەین ینی شتێکی یاسایی تاوە ئەمە ڕوانگەیەک لە ڕوانگەکەی کەوە ئەگەر بین هەڵسەنگاندنیەک لەسەر ڕێفراندۆمی 4 ساڵ لەمەوبەر بکەین و هەڵسەنگانی دۆخەکە بکەین لە ڕووی سیاسی ئابووری فەرهەنگی کەلتوری و لێکدانەوە بکەین ئەم لێکدانەوەی ڕەنگە بمان باتەوە بۆ مێژوویەکی دوور و درێژ ئەو مێژوێژەوەی سەدەیەک عێراق چۆن ژیاوە یانی نەتیجەی سەدەیەک ئەم ڕێفراندۆمەکرا ئەو سەدەی عێراقتیا ژیاوە ئەگەر سەیریکەین سەردەستەکان هەڵبەتە عەرەبی عێراق بووە ینی ئەگەر لە تەکوینی یان سەردەمی عێراقەوە دەست پێکەین سەردەمێکی تراژیدی ئەتوانین ناو بنین یانی بڵین عێراق بە سەردەمێکی تراژیدی ناخۆش لە حکمڕانیان ڕۆشتووە ئەگەر سەیری سەرەتای دروستبوونی عێراق بکەین بڵین ئەگە حەقبەیەک وەرەگرین بڵین ئەو سەردەمەی مەلیکی حکومیتیا کردووە ئەو سەردەمەی پاشایەتی حکومیتیا کردووە سەردەمەی کۆماری حکومیتیا کردووە ئەو سەردەمەی شیع حکومیتیا کردووە سەردەمەی سونە حکومیتیا هەموو ئەم تابلوانە گەربینە بەرچاوی خۆمان هەر کات شیع سونە حکمی کردو بێ شیع و کوردی چەسانەوە هەر کات شیع حکمی کردووە کویسایی بینین بەداخەوە پێشێلی مافی سونە و کوردی کردووە بۆ خۆی ئەمانە دۆخە وای کرد لە دوای نووسینەوەی دەستور لە 2005 تا ئێستا ئێمە بە بەردەوامی هەستکەین خەڵکی کوردستان هاوڵاتیانی کوردستان هەستکەن مافەکانیان پێشێلەکرێ مافەکان لە چییە مەسەن لە 50 بڕگەی یاسایی کە لە دەستورە هەمومان متفقن بووین لە 350 تا 51 بڕگە پێشێل کراوە ئەگە کورتی کەینەوە بڕگە سەرەکیەکانی ئەوەیە کە پەیوەستە بە خاکەوە پەیوەستە بە شایستی داراییەوە پەیوەستە بە مافی نەتەوەی ئێمەوە پەیوەستە بە نەخشەی سنووری هەرێمی کوردستانەوە پێویستە پێگەی ئێمە پێویستە تەعامل و چۆنێتی تەعاملی بەغدا لەگەڵ ئێمە و عەقڵە سیاسی حکمڕانە لە بەغا چۆن ئەمانە هەمووی وای کرد بۆ خۆی هەلومەرجێک بخۆڵکێنێ کە هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی و کاتە و خەڵکی کوردستان بیر لەوە کاتەوە ئیسیفتایە بکە ڕێفراندۆمێ بکە بزان ئێمە ئایا یان لە کوردستانی عێراق
ئێمە ئەتوانین بە سیغەیەکی کە بژین بە شێوازێکی کە بژین مافی ئەومان هەیە وەکو دەوڵەتێک وەکو دەوڵەتێک بینە پێشەوە لە تەنیشت هەموو ئەو دەوڵەتانی کە لێرە هەیە وەکو تورکیا و عێراق و ئێرانوانە و ئەگەر لە بیریشمانەیە ئەم دۆخەی کە هەڵمان سنگان کە ساتەوەختی ڕێفراندۆمەکە ینی پێش ڕێفراندۆمەکە زمینە سازیی زۆر باشی بۆکرا ئەگە کتێبەکەی جەنابی سەرۆک بخوێنینەوە کە بۆ بێنژوو نووسراوە و بە شێوەیەکی بۆ مێژوو نووسان بەڕاستی ئەکادیمیەکان ئەکادیمیستەکان قسەیان زۆر لەسەر کردو کە یەکێکە لە کتێبە بابەتیە دانستەکان کە وشەیەکی تیانە مزداقێتی تیانە بێ بۆ ئایان مزداقێتی تایە تۆمارەکە وەکو خۆیەتی و هیچ مبالغەیەکی تیانە بەعکسەوە کە جەنابی سەرۆک نووسەتی باسی ئەو زمینە سازیە کراوە کە ئێمە لە ناو خۆیان جار زمینەسانیمان کردووە لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ هەموو یا بەکەمە نەتاوەتەکان ژۆی لەسەر ئەم خاکاژین ڕیان وەگیراوە لیژنە دروستکراوە قسان لەگەڵا کراوە و توێژێن دوجار هەمووی کۆدەنگیان هەبووە فعلەن ئێمە حەقی خۆمانە ڕێفراندۆم بکەین ئەمە یەک دوای لەگەڵ وڵاتانی دەوروبەر ینی قسە لەسەر کراوە کامە ڕەوایە بۆ ئێمە مافێکە ئێمە ئەنجامین وەگەل لەگە وڵاتانی زیلهێزیش قسە کراوە لەسەر ڕەنگە مەسەن وڵاتانی زیلهێز ئەمریکا بەریتانیا وڵاتیش کە باسی تەوقیتیان کردوێ باسی لومەرجیان کردوێ لە ساتەوەختە بەڵام ئەمە شتێکە پەیوەستە بە خۆمانەوە و حەقی خۆمانەگەل لە کاتێکیشە من بۆ تەوقیتەکەی ئەمێ قسەی لەسەر ڕاستی کاتەکەی چکە زۆر جار گلی یەکرا دوای ڕێفراندۆم ینی هەندێک دەرهاویشتا بوو کە بە دڵی ئێمە نەبوو بە دڵی خەڵکی کوردستان نەبوو تەوقیتەکەی من پێم وایە بۆ مێژووی ئڵێم بۆ مێژویم تەوقیتێکی زۆر باش بوو لە کاتی خۆیان بوو لە کاتێکا کێمە لە ڕووی معنەویات و ئیرادە و بەقوت بووین کە سەرۆک بەرزانی سەرکردایەتی شەڕێکی گەورەیە کرد لەسەر خاک دژی داعش و مجتمعی نێودەوڵەتی هاوسۆز و تەبابوو لەگەڵمانە وام هەنگاوە هەنگاوێکی مەدروست بوو بۆیە تەوقیتەکەی زۆر بە گونجاو مناسبە زانم و ئەبێ ئێمە باوەڕمان بە خۆمان هەبێ لە چی تەوقیتێکایەکەی لەو تۆقی ئێمە بەهێزین خەڵکیکە لاوازە ئەمە خاڵێک ئەگەر بینە سەر ئەوەی بڵێن ڕێفراندۆم بۆ خۆی ئامانجەکەی پێکە نەتیجە و دەرەنجام پێمانە لێ ساڵەوە سی دەنگێم هەرێمە بەڵێ ئەنجامەکەی پێکاوە بەڵێ بووە بە وەسیقەیەک بەڵێ بووە بە تاقۆیەکی ڕەش لە گیرفانمانە بەڵێ خەڵکی کوردستان پێ ئاسوودە بوون بۆیە مەسن ئەگەر حزبێکی چەپ بینی و حزبێکی ئیسلامی بینی تۆنڕەوێک ببینی ڕاستڕەوێک ببینی هەمووی لە خاڵێک بۆ بینەوە خاڵی هاوبەشە کە ئەم وڵاتە ئەبێ سەربەخۆ بێ خاڵی هەوبەشی هەموو لایەکمان بوو بە جیاوازی ئەوەش کە ینی کوردستانیان لە سانەوە سێ تقریباً دەکاتە دەنگێکی شمولی لەوەی کە ڕێگەدرا بە دەنگی نەخێریش ممارەسێ و دیموکراسیت بکە بەتاکیت خۆی لە وڵاتە ئێمە جیاوازیمان لە گە وڵاتانی ناوچەکە چییە ئەو دیموکراسیەتی لێرە هەیە وەکو ڕوخسار وەکۆی هەنگاوی بۆنین وەکۆی کە ئازادی بەخشراوە بە خەڵک من هەر بۆ بناسبە شتێک بڵێم لەسەر زاری عراقیەکان خۆیانەوەی کە لە سیاست مەدارە عێراقیەکان باسی لە نووسینەوەی دەستور کرد لە دوای 2005 وتی ئەم دەستورە کورد چۆن بوو شیعەت چۆن بوو سونە چۆنتی بەڕاستی عەرەب چونکە مەحرەم نەبووە لە دەسەڵات بە دوای چیاگەڕا مەسەن شیعە وتی بە دوای چیاگەڕا لە دەسەڵات بە دوای ئەوە گەڕا ئازادیەکانی خۆی بینێتەوە ئازادیەکانی لە چیا بینی لەوە بینێتەوە چۆن کەسێک لە بەسڕا و نەجەفەوە بتوانێت بە پیپەتی بەجلی ڕەش بێت تعبیر لە ئازادیەکانی خۆی کە تەمان ئێمە ڕێز لە مەراسی ماگرین بە نسبەت خۆیانەوتی ئەمەی دەستکە و شیعە کە ئەمە زۆر مویم بوو دەستی کەوت چکە لە سەردەمی سەدام ئەمە ڕێگە و پێدرا نەبوو خەڵک لە خۆی با و قوڵسی خۆی بکە ئەمە کۆتی شیعە بە دوایەمەوە بوو ممارەسی ئاوتی شیعەوتی سونە بەڕاستی چونکە متفق نەبوون بە تایبەتی ئێستا ڕوون بووەتەوە دوو تەیارەیە خەمیس خەنجەر و حەلبوسی تەیاریان بە دوای ئەوە گەڕێ هەرێمێکی سەربەخۆیانە بێ تەیاریشان بە دوای ئەوە گەڕێ هەر چوارچەوەی عێراق یەک گرتوویە وتی ئەمانش بە دوای وتی کورد زۆر عاقڵ بوون بەڕاستی بە دوای بەشێکە گەڕان کە لی مەحروم بوون ئەویش چۆن حکومڕانی بکەن چۆن حکمی خۆیان بکەن چۆن وێنەی خۆیان پیشان بن توانیان ئەمە لە دەستورا بن کە حکومەتی هەرێم وتی فعلەن
لەوەیە سەرکەوتوو بوون ئەوانی سا پیشانی ئێمایەن کە حکومەتی هەرێم خزمەتگوزاری ئاستی ژیان پێکەوە ژیان ڕووی ئابووری ڕووی کەلتوری ئازادی ئەمنیە دەمانە چەند خۆیان توانیان حکومە ئەمان دەستکەوتیان بۆیە ینی باسی ئەم قسانە ئیقتیباسە هی دیەکێ لە سیاسی عێراقیەکانە کە باسی کرد ئەمەی دوای ئەوە چیمان پێڵێ ئەومان پێڵێ فعلەن ئەگەر ئێمە بە سیغەیەکی کە مانتوانە ڕیفراندۆم هەرچەنە جەنابی سەرۆک لە خیتابەکانیان لە وتارەکانیان ئەیود ئێمە ڕیفراندۆم بەس لە سێغیت بەدیلە سیغی مەبەستمەوەی باسیەوەی کە ئێمە ئەمە ناکەین یەکسەر ئەلانی دەوڵەتکەی دوای ئەمە مفاوزاتەکەین لەگەڵ وڵاتی دایکە کە عێراق و بەغدا یانی بچین مفاوزات بکەین سیغەیە بدۆزینەوە شێوازێ بدۆز ڕەنگە شێوازەکە کۆنفدرالی بێ دوو دەوڵەت بە تەنیژیەکەەوە بن ڕەنگە 3 ساڵ بخیانێم گفتوگوۆی بەداخەوە ئەو عقلێتی لە عێراقا حکومڕان بوو عقلێتێک بوو جارێک میراتەکەی بەعس و میراتی سەدام بە تەواتی لە ناخیا لە بیرکردنیە لە تێڕوانینە لە سیرکردنیە بۆ هەرێمی کوردستان بەو جۆرە نەبوو بۆیە من پێم وایە ڕیفراندۆم مافی خۆمانە و ئیرادەی خەڵکی کوردستانە و بەڕاستی ڕەنگە ئیسا مفاوزات و گفتوگۆکەمان لەسەر ئەوە بۆە باشتر بوو وەک لەو تراژیدیای لە عێراقا ژین عێراق ئیستاش لە تراژیدیاژێ تراژیدیای ئابووری تراژیدیای کەلتوری تراژیدیای سیاسی کامە کۆمەڵی تراژیدیان بەڕاستی زۆر ئاسان نییە لێت ڕزگاری بێ ئەگەر بیرکردنەوەیکی چاک نەبێ عقلێکی سەلیم نەبێ کە ئێستا من هەستەکەم هەرێمی کوردستان جاریکە فاکتەرە و هۆکارێکی گرنگە بۆی عێراق لەسەر خۆی پێی بوەسی ئەگەر بینە سەر و مۆتەمەری لە بەغا بەسرا تەمان کە فەڕەنسیەکان هاتن بە تایبەتی دوای هاتنە لای سەرۆک بەرزانی ئەمایان دەرخست کە عێراق زۆر پێویستی بە کووردە هەم وەکو ئەوەی سوود لە ئەزمونونەکەی وەرگێ هەم وەکەوەی سوود لە شێوازی ژیانی کەلتوری و پێکەوە ژیان ئەوانە کە ئێمە توانیمانە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست لەم جەنگەڵستانە لەم پێکدادانە ناخۆشی کە هەیە لە ڕۆژاتی ئێمە نمونەیەکی باش تەقدیم بکەن هەڵبەتە من ئەوە ناشارمەوە ینی کەم و کوڕیمان هەیە کێشە هەیە گرفت هەیە ڕێژێک لە گەندەڵی هەیە بەڵام هەنگاو ئێمە بۆ لە باسی 25 کە ڕێفراندۆمی کوردستانە ئەمڕۆ جەژنی کوردستانانەکە ینی لێکدانەوەیەکی ئەوی کە لە ڕووی تیۆری لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووریەوە ینی قسە لەگەڵ کە حەسەن جەباریا بکەم کە ئەو لۆدە ئەو فشارە ئەو سڕینەوەی کە خراە سەر کوردستانیان بە تایبەتی لە هاتنی داعش کە یەک لە سەرسی عراقی داگیر کرد هێزێکی هەرە بربەری لە دوای جەنگی جیانی دۆمەوە باوەڕ ناکەم ینی شتێکی وا دروست بێ ڕووی کردە هەرێمی کوردستان ڕووی کردە پێشمەرگە سەر ڕای ئەمانە ینی ئێمە بەڕێستان باستان لە تەوقیتەکە کرد لەوەی کە گونجاو بوو یاخودنا ئەویش بە بڕێنی موچە بووجە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تانە ناردنی چەک و ئەسلحە و فیشەکێک بۆ پێشمەرگە کوردستانیان لەسەر دەستی پێشمەرگە و سەرۆک بارزانی توانی ئەم خەوارەیە بهێڵێتەوە و تەوقیتەکەش دقیق بۆ ینی بۆ ئەو کاتە کە گونجاو بوو بڕیاری ڕفراندۆم درا کە ناوچە جێناوکەکان 58 مادە کە پێشێلکرا ینی بەتەواوی واتە ئەو مافەی کە هی کوردستانیان بوو لەو تەوقیتە لە دوای ئەوەی کە داعشی تێکشکان یعنی ئەکرێت دووبارە یعنی ئەمە بڵێنەوە کە تەوقیتەکە زۆر گونجاو بوو بۆیە بڕیاری ڕفراندۆم بڕیارێکی دروست بوو تەوقیتی ڕفراندۆم وەکو باسم کرد زۆر گونجاو بوو لەبەر چی گونجاو بوو لە ڕووی ناوخۆیەوە سەرۆک بەرزانی ئامادەسازیی زۆر باشی بۆ کردو هەموو حزبە سیاسیەکانی لە دەوری مێزی گفتوگۆ کۆکردوی ساژ وێنەکەمان لە بەرچاوە یان حتاکو ئەشخاصەکان و کەسەکان لە کوێ دانیشت و چۆن دانیشتون کۆبنەوەیکی زۆر باشکرا دوای ئەوە وێنەیە گرا وێنەیەکی مێژویان هەیە پێکەوە هەموو حزبە سیاسیەکان کە ڕازین لەسەرەوەی ڕەفراندۆم کرێت دوای ئەوە هەنگاوی دەرەوە بۆ ئەقلیم هەنگاوی دەرەوتر بۆ وڵاتانی زلهێز مەبەسم لەوەیە هەموو ئامادەسازیە کرا ئەوەی گرنگە من بیڵێم جنابی سەرۆک لە سەروبەندی بانگەشەی هەڵبژاردن و تاریخی تەقدیم کرد لە وتارەکە باسی ئەوەی کرد جۆن بایدن تەلەفۆنی بۆ کردو تێتی ئایا ئێوە ئامادەن بەرگری لە خۆتان بکەن ئەگە داعشات وڵاتێکی زلهێزی کاو کاتە جۆن بایدن جێگری
سەرۆک بووە سەر کۆمار بوویان بۆ خۆی ئەو پەیامە ڕاستەوخۆ لەگەڵ بەرزانێکە بەرزانیش جوابی یاوەتەوە لە جوابەکەڵێ بڵێ ئێمە ئێرادەمانەیەوە هاوکاریمان و هاوکاریمانەکەیمە ڕایدەمانەیە و دیفاع لە خۆمانەکەی فعلەن ئیزباتی کرد دوای ئەوەی ینی بەسپاسەوە ینی بۆ هێزی هاوپەیمانان بەسپاسەوە بۆ وڵاتی شێقلیمۆک و ئێران کە هەمیشە جنابی سەرۆک ئیشادە بە دەوریانەکە لە شەڕی داعش کە تەقەمەنی و ئەوانیان نردووە بەڵام ئێمە لەسەر خاک پێشمەرگە سلمان دیکە ناچەمێ لەسەر خاک سلمانبان بۆ هەموو عێراق کە مووسڵ کە کەوت لەسەر دەستی کیاکە و لەسەر دەستی جوندیەکانی عێراق بوو کێ ڕزگاری کرد کورد ڕزگاری کرد پێشمەرگەڕ بۆ خۆی ئەمانە کۆمەڵێ پێدراون کۆمەڵی پێدراون کە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکە و ئەمە لەسەر خاک ڕوویاوە و هەموو مەشەدەکان تۆمارە و ئەمڕۆ دنیای دیجیتال و سوۆشال میدیا ئەوانە ناتوانین هیچ شتێک بشاریتەوە لە سەرکەوتون لە نوشتستی ناتوانین خۆت بشاریتەوە ئەمە واقعەکە کە هەمیشە ئێمە جێگەی فەخرە بۆ ئێمە و جێگەی شانازیە کە سەرۆک بەرزانی بۆ مێژوو کتێبێکی نووسی و ئێمە فەخر بە خۆمانەکە کوجی لێ کە بەشداری ڕیفراندۆممان کرد بڕواو کە خەڵکەیە لەم سلێمانی لە سنتەری شار کە چۆ بۆ ڕیفراندۆم بە ئەڵڵا وەکبەرەوە چۆتە قاعەی دەنگدان یان ئەو مەکتەبانی کە ئەڵڵا وەکبەریشی کردووە و نەپارتیش بووە نەیەکێتیش بووە نەگۆڕان بۆ تەنیا کوردێک بووە بە دوای مافەکەی خۆیان گەڕاوە هەر بەڕستان کاک حەسەن ئاماژتان بۆیە کە لەوەی کە جۆ بایدن ئەو کاتە ینی لە پۆستێکی خواردترەوە بوو ئێستا سەرۆکی ئەمریکایانی ئەمە پێمان ئەڵێ لە بابەتی ڕەفراندۆم کارێزمایە گرنگە و هێزێکی ڕاهێنراو یاخود هێزێک کە ینی ئەو معنوێتی تایە کە قوارەیە کە هێشتەوە شایانی ئەوەشە کە بە تایبەتی تر ئەمە لە 2021 دەبینین و قوارێکی هەرێمی قوارێکی وکو هەرێمی کوردستان ینی بە تەواوی واتاکان وەکو دەوڵەت تعاملی لەگەڵاکرێت ئەمەش دووبارە کاتە ئیرادەی میلەتێک بە تایبەتی تر لەسەر دەستی هێزێک یاخود پارتێکە نای پارتی دیموکراتی کورسانە ینی نابێ ئەمە بشارێتەوە کاک چۆمان من لێرەوە ینی پێشنیارێکەکەم تەرخێکی کەم هەیە ڕێفراندۆمەکو وەسیقەیەک وەکو دیکۆمنتێک ئێمە دەستبەرداری نەبیت واقعی ئیستا پێماڵێنڵێ لەم ساتە وەختایمە خۆمان حازرەکەین بۆ هەڵبژاردنەکانی عێراق دڵنیام زۆریش دڵنیام ئیشەڵا بە پشتیوانی هاوڵاتیان بە خەمخۆری هاوڵاتیان کە ئەوە لە بەرچاو بگرن دەنگ بن بە پارتی دیموکراتی کورسان بۆی دەنگێکی لە بەرچاو بێن چکە دەنگی ئێمە و کورسی ئێمەگە زیادی کرد هەر لە ئیستاوە ڕێنەمای جەنابی سەرۆکەوەیە کە ئێمە لەم هەڵمەتەی هەڵبژاردن بتوانین خاڵا و بەشەکانمان لەگەڵ هێزە سیاسەکانی کە برای من یەکێتیە گۆڕانە حزبەکانی کە چکە دوجار سەرقافڵە پارتیە بێ واتوانێت بە تەنسیق بە هەمانگی ئەوەی ڕیفراندۆ لە بیر نەچێت دەستکەوتێکی گەورەیە و منەڵێم لە سانەوەی سێ کە دەنگیاوە بە ڕیفراندۆم ئەبێ ئەو دەنگانە ئێمە ئیشی لە سەرکەین کاری لە سەرکەین و بین بە سیغەیەکی کە بە جۆریش کە ئەگەر عێراق لە چوارچێوەکەی خۆیان مادەی 140 ئەبێ جێبەجێ بکرێ منەڵێمە بێ جێبەجێ بکە چکە مافێکی دەستوری و یاسایی خۆمانە و شایستە دارایەکانی خۆمانە بێ نەکرێتە فشار و یاریکردن بە هاوڵاتیانی کوردستان بە فەرمانبەرانی کوردستان هەموو ئەمانە لە پاکێجێکە بڵین ئەگەر عێراق نەیە ئەمانە جێبەجێکە بەڕاستی ئەمە حەقی خۆمانە ڕیفراندۆم زیندووکەینەوە و داوای سیغەیەکی کەکەین کە بڕوای من ڕەنگە گونجاو بێ کۆنفدرالی بۆ ئێمە بۆم ساتە بۆم تەوقیتە بخینە ڕوو مفاوزات و گفتوگوی لەسەرکەین بەڵام دوای ئەم هەڵبژاردنە دوای ئەوەی بە نەتیجەیەکی باشی شەڵا دەربچین بۆی بتوانین لەسەر مێزی گفتوگۆ جاریشکە بە سەرۆکاتی بەرزانی هەموو حزبە لایەن و سیاسەکان ئامادە بکەین کە ئێمە خاڵی هاوبەشمان زۆرترە لە خاڵی خلاف خاڵی هاوبەشمان زۆرە مەسەلەی خاکە نیشتیمانە نەتەوەیە ئەو زوڵمە زۆر لێمان کراوە خۆکاتی خۆی کە زوڵم و زۆر لێمەکراوە بە کەس نەوتراوە تۆ چه حزبێکی سیاسی تۆ سەر بە چی تەیارێکی تۆ سەر بە چی نەهجێکی تۆ بەسەر بە چی ڕێبازێکی فکری بیرەکەیتەوە بەڵام لەبەر کوردبوونی ئێمە زوڵمان لێکراوە لەبەرەوە خاڵی هاوبەشمان زۆرە بە ئومێدم دوای هەڵبژاردن بە شێواز و ڕوخسارێکی کە لە بەغدا
خۆیان ئەم بینی باسە قۆزمۆ لەگەڵ کاک حەسەن جەباری ئەویش بەوەی کە چۆن کاک حەسەن جەباری ئەوم ینی لە دوا قسە و باسمانە یعنی ئەوم تێبگەێنێت لەوەی کە بەشداریکردن لە عراقدا بە کۆدەنگی کۆیلایەنە کوردستانەکان گرنگە و دەنگدەری دەنگدەرە کوردستانەکانیش دەنگیان بە لیست ینی ئەوەی پارتێکی وەکو پارتی دموکراتی کوردستان بێ باشترە ینی بەم شێوە من کورتی کەمەوە گروپی 16 دروست نەبێت لە عراقدا و 16 ئۆکتۆبرێکی تریش بەسەر کوردستانیان نانێت زۆر گرنگە ئێمە لە بانگە شێڵ بژاردن تا ئەمڕۆ کە 2 هەفتە ماوە بۆ بانگە شێڵ بژان ڕێنەمایەکانی جەنابی سەرۆک کە لە 11 ئەیلول لە یادی ئەیلولی مەزنا بانگەشەی کرد لە بانگەشەکە داوای لە بەرپرسی لەقەکان و لە پارتی بەگشتی کە خیتابێکی هەیە من لەسەر خۆ باسی جوانیەکانی خۆمان بکەین ئەوە پیادە بکەین زۆر گرنگە بۆ چکە دوای ئەوە وەکو باسم کرد ئێمە پێویستمان بە هەموو لایەنە سیاسەکانە بێ ئێمە هەمیشەوە سیرەکەین وەکو پارتی هەمیشەوە ئەڕواینە یەکێتی گۆڕان ئیسلامیەکان و ئەڕوانی کە خاڵی هاوبەشمان زیاترە بۆی پێکەوە کارکەین چکە ئەوە جندەی هەمانە ئینجدەیەکی زۆر فراوانە خۆتە زانین پەرلەمانی عێراق لە 300دا ئەندام پەرلەمان پێک دێ کە ژمارەیەکی زۆرە ئێمە ژمارەیەکی کەمی لەوێ بۆیە خیتابی سیاسیمانە بە یەک بێ ئەجندەمانە بێ یەک بێ یانی تا ڕێژەیەکی باش ئەگە میسالیانە باس نەکەین ڕێژەیەکی باش لەسەر خاڵە هاوبەشەکان ڕێکەوین و میساقێکی شەرەفی نیشتیمانی مۆرکەین لە بینمانە کە ئێمە دیفاع لە خەڵکی کورسان بکەین لە دووهۆک لە سلێمانی لە زاخۆ لە هەموو لە خانەقی لەم شوێنانەیە بۆی بتوانین بەم پاکێجە پێکەوە بەشدار بین و پێکەوە بین و خیاری گفتوگۆ بخینە بەردەم عێراقی عەرەبی بڵێن ئێمە بەم خیارە چۆن پێشتر لە ڕیفراندۆم خیارێکی سلمی خیارێکی ئاشتیانە خیارێکی مەدەنیانە ئەومان کرد لێرەش هەمان خیار اختیارکەین چکە شەڕ بەدیلی نیە تەنیا ئاشتی بەدیلی ئاشتیە و ئێمە ئەو ڕێگەی اختیارەکەین بۆ سەربەخۆی خۆمان ئینشاءڵڵا. کاک حەسەنم قسە و باسە زۆر لەوە ئەخیان ئێمە نەچوونە بەعدێکی مێژووی بەعدێکی ئینسانی دیموکراسی یعنی ئەو قسە و باسانە دنیا سپاس بۆ کاک حەسەن جەباری زۆر سپاس کە لەگەڵمانە بوویت. سپاس بۆیە و کاتێکی خۆشتان بۆ خوازم. سپاس بۆ بەڕێستان. خۆشەویستان ئازیزان ئەمەش لە دیدارێکی تایبەت کە لە ڕۆژێکی مێژووی کە ئەوی جەژنی کوردستانیان بوو کە 25 نوێی 2017 بڕیار لەسەر چارەنووسی کوردستانیان درا و لە پەیامێکی سەرۆک بارزانیدا چاوی ئەوانەش ماچەکە کە بەشداریان کردووە لە ڕەفراندۆمدا ئێمەش ئێوە بە ئاسوودەی و ئازادی و سەربەسی دەستپێرین.